yaddaşname devlet konsolosudur. شهید نامره ژنانی شۆڕژێر بە ژیانیان مەشخەڵیان داگیرسان بە شەهیدبوونیشیان بوونە بورکانی شۆڕش لە حوتەمی ساڵیادی شەهیدان ساکینە جانست فیدان دۆغان لەیلە شای لەمس تەواوی شەهیدانی ڕێگای ئازادی ژن و گەلی کورد و مرۆڤایەتی بەگشتی بەبیردێنینەوە و سەری ڕێز و نەوازش لە بەردەمیاندا دادەنەوێنین ئاشکرایە کە مرۆڤ بە کۆمەلگاوە مرۆڤە واتە مەرجێکی گرنگی مرۆڤ بوون کۆمەلگا بوونە بەڵام هەر کۆمەلگایەکیش لەلایەن پێشەنگەکانیەوە واتادار دەکرێت پێشەنگەکانیش لە ژیاندا پێشەنجی واتادانی ژیان و مردنەکەشیان وانەی گرنگی بە ژیانی ئازاد دەدەن بە تایبەتی ئەگەر ئەم پێشەنگە ژن بێت تەواو دەبنا فێرگەی ژیان ژن خۆی لە خۆیدا هەڵگیری زۆرترین بەها معنەویەکانی ژیانە ژنان زیاتر دەتوانن کۆمەلگا ڤەژین بکەن هەر بۆیە سیستەمە زۆردار و دەسەڵاتدارەکانی سەرەتا لە ژن دەدەن و لە ڕێگەی لێدان لە ژنەوە کۆمەلگا ڕوبەڕووی زۆرترین کۆیلایەتی دەکەنەوە گرێدرا و بەم ڕاستیانەوە شەهیدانی ژنانی پێشەنگ ئەگەر چی لە شوێنی جیاوازین بە فکر و ئایدیای جیاوازین بەڵام هەمویان یەک ئامانجیان هەبوو ئەویش هەڵوەشانەوەی تەواوی زەهنیەتی کۆیلایەتی و داگیرکاریە کۆنگیریەکانەوە نمونەیان وەکو ڕۆزا ئەلۆکسەمبەرگ و ساکینە جان سوفیدان دۆغان و لەیلە شەیلێمس دۆلیس سێتەمبەر و پاکیزە و سێوەی فاتیمە هەڤاڵ ساکینە جانسز یەکێکە لەو ژنە شۆڕژگێڕان و بێوارانەی کە لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کوردستان یەکەمین ژنەکە لە یەکەمین هەنگاوە سەختەکانی شۆڕش و تێکەوشاندا جێگای گرتووە لە سەرەتای ساڵی هەفتاکانەوە دەست بەکار و تێکۆشان دەکات و یەکەمین ژنەکە لە دامەزرێنەری پارتیەکی سیاسیدا جێگەی گرتووە ساکینە جانسز وەکو دامەزرێنەری پەکەکە و ڕێکخستن و پارتی ژنان و لەشکری ژنان وەک پێشەنجی بەهێزی سەتەی بیستەهەمە و دژی زێنیەتی ناموسپەرستی و ڕێگەزگەرایی وەستایەوە لە ڕێزەوەی پێشەوەی بەرخودانی زینداندا بۆتە سمبل وەکو سیاسەتمەدار و دیبلۆماتکاری خەباتی نەتەوەی و ئەنتەرناسیۆناڵی ژنان وەکو بیرمەند و تیۆری زانی فکر و فەلسفەی ئازادی ژن وەکو پراکتیکارێکی فکر و ڕامانی ڕێبەر ئاپۆ بۆیە گەنجینەی بزوتنەوەی ئازادی خوازی ژنان و هەموو شۆڕشی کوردستان هەڤاڵ فیدان وەک دیبلۆماتکارێکی نۆژەنی ڕادیکاڵ و خاوەن ئیرادەیەکی سەربەخۆی ژنانە ڕوبەڕووی هەموو سیاسەتە نادیموکراتیەکانی سیستەمی سەرمایەداری بوویەوە لەیلا شایلەمس ئەو گەنجەی کە زۆر لە تەمەنی خۆی گەورەتر و تر بیری دەکردەوە وەکو پێشەنجی گەنجانی خاوەن ویژدان و نیشتیمان پەروەر و بە ئیرادەی گەنجانە و ژنانە لە پێشەوەی هەموو تێکۆشانەکاندا بوو ئەمانە هەمویان ڕۆژ بە ڕۆژ بوونە هیوای گەل و بوونە ئاستەنگ لە بەردەم دژمنانی گەلەکەمان و هەموو مرۆڤایەتی هەر بۆیە هەر سێ ژنە شۆڕژگێر لە 2013 لە ناوەڕاستی پاریسدا بەدەستی دەوڵەتی تورکیا تیرۆر کرا بەڵام ئەم شۆڕژگێرانە نەک بەجەستە بەڵکو بوون بە بورکانی هەڵکیساندنی شۆڕشی ژنان شۆڕشی ڕۆژاوای کوردستان و باکووری سووریا بوونەورە و باوەڕی بۆ هەڵساندن و ڕاپەڕاندنی گەل لە هەڵمەتی خۆبەڕێوەبردننی دیموکراتیانە لە باکووری کوردستان کە تێیدا لە هەمان مانگدا 5 چلەی 2016دا سێ ژنە شۆڕژگێڕی تر بە ناوەکانی پاکیزە نایر و سێوێ دەمیر و فاتمەوە یار بەدەستی چەتەکانی دەوڵەتی تورکیا تیرۆر کران ئەم سێ ژنە شۆڕژگێڕا پێشەنجی تێکۆشانی سیاسی بوون ڕۆزا لۆکسەمبەرگ ژنێکی کۆمەنیست شۆڕژگێری ئەڵمانی بوو یەکێک بوو لەو کەسانەی کە بە هەموو شێوەیە بڕوای تەواوی بە ژنان و کەسایەتی سۆسیالیزم و سیستەمی نادیموکراتیانەی ئەڵمانیا بەردەوام تێکۆشاوە لە کۆتای سەدەی نۆهەمدا و سەرەتای سەدەی بیستەمدا بەهێزترین پێشەنجی ژنان بەم شێوەیە کارا لە شۆڕشی سۆڤێتدا بەشدار بووە چالاکانە لە کایەی سیاسی و لە کایەی ڕۆشنبیری و وەکو ڕاگەیانکارێک و لە کای ڕێخستنی جەماوەریدا کاری کردووە وەکو چقلی چاوی سەرمایەداران بوو بە شێوازی زۆر نامەردانە لایەن دەسەڵاتدارانی ئەڵمانیاوە لە 1990 تیرۆر کرا دایکان و ژنانی خۆشەویست ناتوانین بیر نەکەینەوە نەڵێن ئەمە باڵکەوت نییە شەهیدانی شۆڕژگێنی مانجی چلە ڕۆزا لەکسەمبەرگ و ساکینە جانسز فیدان دۆغان لەیلە شایلەمس سێوێ دەمیر تا فاتیمەوە یار و پاکیزە نایر
چی کاتی شەهیدی کاتی شەهید بوون جیاوازی هەبێت بەڵام شێوازی تیرەرکردنی ئەم شۆڕژگێڕانە زۆر لە یەک دەچێت و ئامانجی دوژمنانیش زۆر دیارن کەسایەتی نووسەر و ڕۆژنامەنووس ئەحلام منسووری کۆچکردو کە کەوتە هەمان مانجی چلە ئەحلام منسوور بە قەڵەمەکەی بوێرانە بە ڕەنگاری هەموو زەهنیەتی ناموسپەرستانە بوویەوە ئەحلام منسوور بە هیچ شێوەیەک ژیانی کۆیلایەتی پەسەند نەکردووە وەکو یەکێک لە هاوڕە نزیکەکانی لەیلا قاسم بووە لە ساڵانی دواییدا نووسەرێکی بەهێزی گۆڤاری تروسکە بوو ئەگەرچی ئەحلام منسوور بەدەستی دوژمن ڕاستەوخۆ شەهید نەکراوە بەڵام ئەم ئێش و ئازارەکانی کە بەرۆکی هەموو ژنان و کۆمەلگای گرتوێتەوە ئەحلام منسوور تووشی نەخۆشی کرد و سەرەڕای بەرخودانی لە بەرامبەر نەخۆشیەکانی بەڵام لە دەی یەکی 2013 دڵە پڕ لە ئێش و ئازارەکەی لە کار کەوت ئێمە وەک ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستان پێمان وایە بەرهەمی ئەم ژنە شۆڕژێڕانە بووە کە گەورەترین هێزی دینامیک لە کۆمەلگاتە ئەوەتە لە کوردستان شۆڕشی ژنان گەورەترین ڕۆڵ دەجێڕن و بۆ پێشەنگایەتیکردنی هەموو جیهان سەرهەڵدان و ناڕزایەکانی گەلانی ئێران و عێراق و چالاکیە جەماوەریەکانی ژنان لە سەرتاسەری جیهاندا بەرهەمی تێکۆشانی ژنانی پێشەنگن ئەگەر ڕۆزا و ساکینە و ئەحلام و پاکیزەکان نەبوونایە ئەمڕۆ ئەو بەو ڕادەیە کۆمەلگاکەمان نەدەبەوە ئەو هێزەی کە هەموو جیهان شانازی پێوە بکات کەواتە ئەم پێشەنگانەدا هەرگیرسانی مەشخەلی شۆڕشیان دەست پێ کرد لە باشووری کوردستان بە سەدان قوتابی قوتابخانەکەی ساکنە جانسز دروست بوون و ئەوانش بوونە مەشخەلی هەمیشە نەکوژاوە دەستینە و ڤیان و ڕوهەیڤ و ڤەژین و بێریتان و هیرانەکانی هیتر بەم شێوەیە ژیانیان واتادار کرد وانەی ژیانێکی بەواتایەندایە هەموو تاکەکانی کۆمەلگا لە مردن ژیانێکی بێکۆتان ئەفراند و ئێمەش وەک ڕێکخراوەکەمان بەرامبەر بەردەوام دەبین لە بەڕەنگاربوونەوەی داگیرکاری و هەموو جۆرە تونند و تیژیان و کۆمەڵ کوژیانەی سەرژنان و پەیمان بۆ شەهیدان دووپات دەکەینەوە کاڵگری ئەم بەشخەڵە بین کە شەهیدان دایانگیرسان هەتا سەرکەوتن هەتا سەرکەوتنی شۆڕشی ژنان شەهید نامرن ژن ژیان ئازادی